لە دەستپێکی وەرسی نوێی خولی ناوی کوردستان پێشمەرگەی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو بووە میوانی هەندرێنی هەڵشاری. لە سەرەتای یاریەکەوە هەردوو تیپ بە هەستیاریەوە مامەڵەیان لەگەڵ یاریەکە دەکرد بە ئاستێکی تاڕادەیەک هاوسەنگ دەردەکەوتن. پێشمەرگا بە چەند دەرفەتێکی سادە و ساکار هەوڵی گۆڵی دەدا. لە ناوەڕاستی نیوە یەکەمەوە هەندرێن مەترسیدار دەردەکەوت. هێمن لە دوورەوە گۆڵی کردە ئامانج ستون بووە بەربەست. ئیسماعیل ویستی کارەکە تەواو بکات، تۆپەکەی چوارچێوەی گۆڵی نەکرد. هێمن جارێکی دیکە بەختی خۆی تاقی کردەوە، بەڵام چارەنووسی تۆپەکەی هەر ڕێگای ستون بوو. ئەم لێدانە سەرەی هێمن نازم جارێکی دیکە مەترسی بوو بۆ سەر گۆڵی پێشمەرگا بەسەر ستون تۆپ چووە دەرەوە. ئەمیر محەڕەمی ئێرانیش لە دوورەوە مەترسی دروست کرد، گۆڵی لێوە بەرهەم نەهات. پێشمەرگەی هەولێر لە دوا خولەکەکانی نیوە یەکەم دوو دەرفەتی بۆ ڕەخسا، سوودی لێ وەرنەگرت و نیوە یەکەم بە بێگۆڵ بە کۆتا هات. لا نیوەی دووەم و لە خولەکی 53 هەڵگورد قەیس مەترسی ڕاستەقینەی خستە سەر گۆڵی خاوەن ماڵ، ستون و گۆڵپارێز بوونە بەربەستی سەرەکی. دواتر پاشەکشەیەکی تەواو بەلایەنی هێرشبەری لەلایەن هەردوویانەوە دیار بوو تا یاری بە بێگۆڵ بە کۆتا هات. دەتوانم بڵێم بە هەردوو جێم مادەم جێمی دووەمەمە باش بوون، جێمی یەکەمی شەوان باش بوون، کەواتە یاریەکی هەتا حدێک دەتوانم بڵێم تەوازنی تێدا بوو لە ڕووی دادپەروەریەوە. بەڵام گەمەی یەکەم یان بابرێ یاری یەکەم لە خولی کوردستان یان هەتا دەتوانم بڵێم سێ چوار یاریش زۆر زەحمەتە بۆ یاریزانەکان بێنە ناو کەش و هەوای منافسە. بەڵام بە هەر حاڵ بێت لە ڕووی بەدەستێنانی خاڵەوە تقریبان تا ڕادەیەک پێرازین، بەڵام دووبارەی دەکەمەوە یاریەکە عادلانە. تیپەکە ئێمە لە هەردوو جێم باشتر یاری کرد و توانیمان کۆنتترۆلی یاری بکەین بە درێژای هەردوو جێم و قفلدانی خاڵە هێزەکانی ئەوانمان کرد لە سەرەتا یاریەکەەوە. بە تایبەتی هێڵی ناوەڕاستی ئێمە باڵا دەست بوو و فۆرسەی گۆڵکردنمان زیاتر بوو با بڵێن. لە جێمی یەکەم دەتوانم بڵێم 6 هەتا 8 فۆرسەی حەقیقی گۆڵکردنمانە بوو، بەڵام ئیدیەوە تۆپی پێ زۆر جار هەیە بە ختیاوەرت نابێتن. بەو هیوایی لە یاریەکانی داهاتوو بتوانین قەرەبووی ئەو یاریە و ئەنجامی باشتر بەدەست بێنین. بەمەنجامە هەردوویانە لە سەرەتای خولەکە بوونە خاوەنی خاڵێک. لە یاری دووەمیان پێشمەرگەی هەولێر پێشوازی لە سەی سادق دەکات، هەندرێنیش دەبێتە میوانی سۆران. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.